مشکلەش منیە و بە ڕۆژوش بووم دوێنێ بە بەڕۆژووی بە ڕێگاوە بووم ئێستاش بە ڕۆژوم لە سلەیمانیەوە هاتوین چۆن یەکەم جارە دێنەوە بۆ یەکەم جارە بەڵێ چۆن هەستێکی چۆن وەڵی هەستێکی زۆر خۆش بوو ینی شوێنێکی زۆر جوان بوو لە ئاڵاکەشا لەسەرەوە بووین ئێمە زوو هاتین لە دوێنێەوە هاتوین بۆ ئەوەی بەشداری لە هەموو شتەکانە بکەین و هەمووی ببینین ئاکری شارێکی چۆن بە جددی شارێکی زۆر جوانە ئەو کەشی زۆر شیرینن ینی لە دوێنێەوە کە ئێمە تەعاملمان لەگەڵا کردوون باشە نەوروز و ڕەمەزانی پیرۆسیانی لە یەک کاتدایە چۆن ئەمە یەکەم جارە دەبینی ئەمە یەکەم جارە بەڵێ ناڵم یەکەم جاری شەهاتم بۆ ئەمەی ینی بڵین ئەم مەراسیمەی ئاکرێ مشکلەش منیە و بە ڕۆژوش بووم دوێنێ بە ڕۆژووی بە ڕێگاوە بووم ئێستاش بە ڕۆژوم سەر شاخەکەشم و بۆ ئاڵاکەش بەشداریم کرد تۆ لەگەڵ کێ هەر خۆم و کچەکانم بەڵێ زۆر بەخێر سپاس زۆر مەمنون.